ئێمەکو گەنجانێکێتی نیشتیمانی کوردستان و کادرانێکێتی لە هەفتەی ڕابردوودا هەڵمەتێکمان ڕاگەیاند بە ناوی بەڵێ بۆ ئاشتەوایی هاوسەرۆکان. ئێمە لەم هەڵمەتەیە نزیکەی 2000 ئیمزامان کۆکرۆتەوە بۆ ئاشتەوایی ئەو دوو بەڕێزە ئەو دوو هاوسەرۆکە کە داوا دەکەین کە ڕای گشتی گەنجانێکێتی لەسەر ئەوەیە کە بەڕێز کاک بافڵ و کاک لە هەول لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانێکێتی نیشتیمانی کوردستان. بەداخەوە کە خەڵکیشی زۆری نیگەران کردو ئێمە لەو هەڵمەتەیە کە ڕۆژانە دەچوین ئەو هەڵمەتەمان کۆکردەوە ئیمزانەمان کۆکردەوە خەڵک داوای ئەوەیە کرد ئاشتەوایی بکەن ئەو دوو بەڕێزە پێکەوە جوانن کە ئێمەش ئەو هەڵمەتەمان کردو کە 2000 ئیمزا بەڕاستی زۆرە لەم کاتەیە کە ئێمە لە بازنەی شاری سلێمانی کۆمان کردوتەوە داوا لەو بەڕێزانە ئاکەین بە زووترین کات لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری کێشەکانیان بکەن. باشە ئیمزاکان لە کوێ خۆتان کردوتەوە ناو بارگای حیزبە لە دەرەوەیەوە هیچ کێش و گرفتێک هەبوو ڕێگرێک هەبوو لەوەی کە ئیمزاکان بۆ ڕاستیەکەی ئێمە یەکەم مێزگا لە چایخانەی شعبی سلێمانەوە دەستمان پێکرد دواتر بۆ گەڕەکانی شاری سلێمانی ئێمە لە هیچ جهێتێکی حیزبیا ئیمزامان کۆ نەکرێتەوە ڕای گشتی خەڵکمان وەگوتە بەتایبەتی لە شاری سلێمانی و ئێمە ئەو ماوەی کە لە بەردەمانە بوو تەنها هەفتەیەک بوو ئێمە لەو هەفتەیە توانیمان تەنها بازنەی شاری سلێمانی ئەو ئیمزاین تێکۆ بکەینەوە. ئەمە ویسمان ڕای خەڵک وەرگین لەگەڵ ئەوانە بووین کە ئێمە لە ئۆرگانێکی نیشتیمانی کوردستانە ئەو شتە بکەین. ئێمە ویسمان ڕای خەڵکی شاری سلێمانی بەتایبەتی گەنجەکانێکی نیشتیمانی کوردستان کە بەداخەوە لە ئێستا گەنجەکان بەهۆی ئەم کێشانەوە زۆر نیگەران بوون و داوا لەو بەڕێزانەکەین دوو بارە و سێ بارەیەکەینەوە کە لەسەر مێزی گفتوگۆ کۆبوونەوەی سەرگەرداتی بکرێ ئەو دوو بەڕێزە پێکەوە ئاشتەوایی ڕابگەین و ئێمەش دڵخۆشیمان بگەڕێتەوە. ئێمە ئەو ئیمزایانە جیاکەینەوە سکانەکەین بۆ دوو بەش هەرێک لە دانەکان دانین بۆ بەڕێز کاک بافڵ و دانێکیشان بۆ بەڕێز کاک لاهور کە ئیمزاکان ببینن و ئێمەش بۆ برادرانەی کە هەمان لە سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان داواکەین کە جهتێک بکەن بۆ ئەوەی کە پێکەوە کۆ ببنەوە و چارەسەری کێشەکان بکەن. ئەگەر وەڵامتان نەدرێتەوە توان هەڵوێستی هەنگاوی دیکە بگرنەوە وڵی ئەوان لێکم قسەیان لێک لە کۆنگری چوارێکی نیشتیمانی کوردستان و هەدەفێکەکەمان گەنج بوو کە ئەوان جۆ لە گەنج نەگرن نەترێمە بڵێن چی پێویستەکە جۆ لە گەنجەکانێکی نیشتیمانی کوردستان بگرن لەبەرەوەی ئەمە ڕای گشتی خەڵکی لەسرە خەڵک داواکە ئەو دوو بەڕێزە پێکەوە ئاشتەوایی بکەن. سپاس بۆ ئێوە من ژەنەر سیوێلی کادرێکی نیشتیمانی کوردستان.